من هاتم لێرە کە لەگەڵ بەڕێوەبەرەکان قسەم کرد تەنها خوێندکاریەکەم و دووەمەکان نین کۆمەڵێک داتای زۆر سنجڕاکێشەیە لێرە شۆکێکی گەورەیە کاتی ئەوەیە کە شکۆیەکی گەورە بۆ خوێندنگا حکومیەکان بگەڕێنینەوە کاتی ئەوەیە کە زۆر تر دوورکەوینەوە لە مامۆستای تایبەت لە پەیمانگاکان لەو بازرگانیانی کە لە خوێندنگا ناحکومیەکان دەکرێت بۆ ئەوەی ڕوو لە خوێندنگا حکومیەکان بکرێتەوە دیسانەوە یەکێک لە نمونە هەرە جوانەکانی خوێندنگا حکومیەکان یەکێک لەو نمونانەی کە ساڵانە چەندین خوێندکاری گەورە لەم خوێندنگایە دەردەچێت خوێندنگای دواناوەندی شەید جەباری نمونەیە من زۆر قسە ناکەم تۆ ناوی خوێندکاریەکەم و دووەمەکەت هێنا بەڵام جگە لە خوێندکاریەکەم و دووەمەکە ئێستەی بینن چەندین خوێندکاری دیکەش لێرە هەن بەڕێوەبەرەکە بە وردی بۆتان باسە کات چەند خوێندکاریان هەیە چەند خوێندکاریان نمرەی 90 بۆ سەر و بووە میوانە سەرەکیەکانم لێرە کە هەن مامۆستا کەنار جەلال بەڕێوەبەری دواناوەندی شەید جەباری نمونەی بەخێر بێن مامۆستا ڕۆزی یەحیا یەکەم لە سەر ئاسی ئامادەی زانستی لە هەرێمی کوردستان کۆنمرەی 698 بووە تەنها یەک هەڵبژاردننی خەڵەت بە دوای لێ پرسم بزانم چی بووە تێکرای 99.71ەوە کاک لاوەند جوتیار ئەویش بە کۆنمرەی 696 تێکرای نمرەکەی 99.43 بووە دووەم لە ئاستی زانستی لە هەرێمی کوردستان و کۆمەڵی خوێندکاری دیکەی زیرەکیشمان لایە لەوانەیە تۆنزێک زوڵمیان لێکرابێ لە ڕاگەیاندنەکان ئەو هەمووە باس ئەکرێت بەڵام باسی ئەمان ناکەن سەرەتای ئەمە لای ستکەنار دەستان خۆش بێ نمونەیەکی زۆر جوانە جێگەی شانازین بۆ هەموو لایەک سەرەتا دەرفەتێک پێشەوەی بەم بە خۆتان و بۆ هەمووتان لە ئەم دوو ڕۆژەتان چۆن بەڕێ کرد پیرۆزبایی و تەلەفۆنەوەوانە چۆن بۆ لەگەڵ سەرەتا بەخێراتنتانەکەم دیارە خۆشیێکی زۆر گەورەیە بۆ هەموو ستافی خوێندنگەی شەهید جەبار کە ساڵانە بەرهەمێکی زۆر باشی ئەبێت و دەرەجەی نمرەی زۆر بەرزی تێدایەت زۆر من خۆم زۆر هەست بە شانازی ئەەکەم شانازیان پێوە ئەەکەم دیارە ئەمە بەرهەمی خۆیانە زۆر هیلاک بوون ئەم خوێندکارە خۆشەویستەکانمان و لەگەڵ ئەوەشە مامۆستاکانیش لەگەڵ یانە زۆر هیلاک بوون و ستافی ئیدارەش بە هەمان شێوە هیلاک بوون لەگەڵیانە یعنی کارەکە بە تەواوکەری یەکتری بووە هەمووی و حەزەکەم ئێستا داتایەکتان بمێ لەسەر نمرەکانی خوێندکارەکانمان ئێمە 44 خوێندکارمان هەیە سێ خوێندکارم 99یان هێناوە 10 خوێندکارمان 98 هێناوە 5 خوێندکارم 97 هێناوە 6 خوێندکارمان 96 هێناوە طبعا بە پۆینتات فەرقی هەیە 4 خوێندکارم 95 هێناوە دوای ئەوەش هەر حوت خوێندکاریشمان 94 هێناوە ئیتر بۆ خواریشەوە تەنها یعنی هەموو دەرەجەکان لە 90 زۆربەی تەنها 4 خوێندکارمان نەبێ 4 خوێندکارتان هەبووە هەر 4 خوێندکارەکە لە 90دا بووە بەڵێ چەند تەلەبەیەک نەبێ ئەوە 4 تەلەبەیەک ئەو خوارنەوەتە و ئەوانی تر هەمووی سەرونەوەتە 77 88 بەو شێوەیە زۆر باشە سەرکەوتوو بن زۆر سپاس ئەمەش خوێندکارەکانمانن کە دەرەجەی بەرزیان هێناوە ئەوانیش بەڵام دیارە وەزارەت دەرفەتی نەبووە چوارەم و ئەوانە بخوێنێتەوە ئەگینا ئەمان لە چوارەم و پێنجەمەکانی هەرێمەکەم حەقیقیان پێ بێزم ناوەکانت نووسی و نمرەکانت نووسیوانەی کە لێرە دیما فەرەیدون 97.4 هێناوە ڤانیا ئاراس 98.5 هێناوە یاد عەبدولقادر 90 هێناوە ئەرین بەرهەم کاکە ئەرین 96.6 هێناوە شایان عوسمان 96.6 مەمۆ سۆران 98.8 ئارۆ زرنگ 98.3 بوار بەختیار 96.8 لازۆ سۆران 98.6 ئەحمەد سیروان 96.4 ژیمۆ ئاراز 98.3 زۆر باشە دەستان خۆش بێت سواز بۆ خوێندکارانە ئەوزەم ماندوومان کردن دێک بە پێوە بوون ئەوە توانین سراحەتی خۆتان وەرگن سپاستانەکەیت نمونەتان زۆر بێ و پیرۆستان بێ دەستان خۆش بێت جێگەی شانازی بۆ هەمومان چاوەڕێی سەرکردەی گەوراکەی ئینشەڵڵا لە داهاتووا بێ دواتر پرسیار لە ڕۆزی لاوەن زۆرەکەم هەندێک خوێندکارمان هەیە لە پۆلی 12 نمرەی باشێرن بەڵام دواتر وەنە بن ستکەنار دازانم بۆ ئەو نمونانە باست کرد خۆتان وەکو خۆتان ڕازی لە ئەنجامەکانی خۆتان بۆ ئەمساڵ بەڵێ زۆر لەبەرەوەی کە من یعنی تەوەقوعمە کرد کەمتر دەرەجە بهێنرێت لەبەرەوەی ئەم ساڵ پرسیار زۆر قورس بوو
یعنی هەندێ مادە بەڕاستی قورس بوو لە کاتی تاقیکردنەوەکانە قاعەکانی ئیمتیحانی هەمووی زۆربەی چۆڵیە کرد یعنی تەلەبە شەڕ پێ کرد لەبەرەوەی زۆر قورس بوو بەڵام سوپاس بۆخوا خوێندکارەکانمان ئاستیان زۆر باش بۆ توانیویانە ئەو نمرە بەرزە بێنە سەر ڕایەوەی کە پرسیار قورس بووە. خوێندنگایەکی زۆر سادە شاری بینایەکی سادە ئێستا زۆر گەرممانە لێرن کە حالیان لێرە ئۆستاوین ئەم خوێندنگایەمەوێت بچمە سەر ئەو بابەتەی بۆ خوێندکاری دۆڵەمەندە بۆ خوێندکاری تایبەتن ئەمانە ڕێک بە پێچەوانەوەیە ئەو بیرۆکەیە کە ڕێکخراوی مناڵپارێز دایناوە بۆ ئەوەیە کە ئەو مناڵە زیرەکانش کە دەرفەتی ئەوەیان نییە کە بچنە دەرفەتی ئەویان نیە کە بچنە مەکتەبێکی تایبەت بێنە ئێرە دیارە ئێمە ئەم خوێندنگەیە ساڵی 2001 دامەزراوە ئێمە ڕێکاریەکانی ڕێکخراوی مناڵپارێز بەکارێنین ڕێکاریەکان بریتە لەوەی ئەم خوێندکارانە کە دێن بۆ ئێرە لە پۆلی حوتەوە دێن ئەبێ معدەلیان لە 95 و بەرەوسەرەوە بێت یان بەشداریەکەن لە تاقیکردنەوەیەکە ئەو تاقیکردنەوەیە ئێمە 50 خوێندکار هەڵەبژێرین ئەو 50 خوێندکارە لێرە لە پۆلی حوتەوە خوێندن تەواوەکەن تا 12 طبعا مامۆستاکانیش دەورێکی زۆر باشە بینن و ئاستی خوێندنگایەکی حکومیە بێ بەرامبەر دوو شوێن ینی بڵێن ڕێکخراوی مناڵپارێز دایمەزراندووە و ڕێکاریەکانی ئەو جێبەجێ ئەەکەین بە سەرپەرشتی وەزارەتی پەروەردە یعنی هەموو ڕێسا و یاسا و ئیمتیحانات و مەنهەج و هەموو شتێکمان سەر بە وەزارەتی پەروەردە قسە لەسەر ئەوواکەین کە چۆن خوێندکار وەرئەگرن ئەوانە کە ئێستا حەزەکەم بێنە ئێرە چۆن بتوان بگەنە ئێرە و وردەکاریا پرسم ڕۆزیخان کە یارێمی کوردستان لە ئامادەیی زانستی پیرۆزە سەرکەوتوو ئەم چەند ڕۆژە چۆن بەڕێ کرد ڕاستەکەی مەشغەڵەت بوو ئەم چەند ڕۆژە بە خراپنی کەناڵەکەتانەکەم زۆر سپاسدانەکەم ڕاستەکەی من لەو لەحزەیە کە زانیم کە یەکەمە بم ئیتر ماشەڵڵا مەشغەڵەت دەستی پێ کرد وەستر الحەمدوللا مەشغەڵەتێکی خۆشە کە سوکاریە بەڵێ الحەمدوللا سەرکەوتوو بوون بە دڵخۆشی بتان بینین یەک ئۆپشنت یەک هەڵبژاردن غەڵەت بوو لە چیە بوو ئەرەوڵایەک هەڵبژاردن 2 دەرەجە لە دەرسی فیزیا ئەخیر امتحان دانی بەس ئەو 98 دەبووە بەڵێ باشە سەرکەوتوو بین کاک لاوەند پیرۆزە جەنابشتان دووهەمی هەستێرەمی کوردستان لە ئامادەیە زانستیەکان تۆ دوو ئۆپشنت غەڵەت بووانە تۆ چۆن ڕۆژەکانت بەڕێ کرد ئەو دوو هەڵەیە لە چیا بوو یەکەم شت بە خێراتتانەکەم زۆر گەورەتان کردین دوو هەڵەکەم لە بایۆلۆژی و ئینگلیزی بووە ئەوانەکەم سەبوو بایۆلۆژی و ئینگلیزی منەوە هەشت بوو بەسیان تۆزێک بایۆلۆژیم زۆر قورس بووانە بوو بایۆلۆژی ئەم ساڵ پرسیارەکان جیاواز بوو ئەم دوو ڕۆژە چۆن بەڕێ کردەوە مەشغەڵەتێکی زۆر بەسەڵاحەتم دوای ئەوەی کە ناوم خوێندایەوەی تر تەلەفۆن دەستی پێ کرد و پیرۆزبایی و زۆر ینی تر مۆبایلەکەم خەریب و ینی لە کارەکەوت ئەوەنە مەسیجە هاتووە نەشتا هات و زۆر هەستێکی خۆش بوو بەڕاستی ینی دایک و باوکم ئەو خۆشەی لەوانە بینیم ینی هەستێکی زۆر تایبەت بوو سەرکەوتوو بن ڕۆزی خان ئەگە بێمە لای بەڕێستان پێم خۆشحال ئەمان پرسیاریش دواتر لە کاکلاوەند دەکەمەوە ئێستا هەندێک خوێندکاری کات چاوی لەم بەرنامەیە بێت یان پێوی ئەزبوونێک لە ئێوە وەربگرێت کاتەکانی ژیانتان هەر لە پشووی هاوینەوە چۆن ڕێخست بوو کاتی دەوام چۆن ڕێکتانە خست کاتێک کە پشوێکتان هەبووە لە کاتی دەوامە چۆن سایتانە کرد و کاتێک کە بەریانیان بۆ ساییکردن چۆن سایتانە کرد کاتی امتیحانات هەست کرد تۆزێک باس لەو بابەتانە بکەی بۆی بێ بە ئەزبوونێک بۆ خوێندکارەکانی کەسپاس دەکەم ڕاستەکەی پێش کات ڕێخستن بەڕای من ئەوەیە خوێندکار پێویستە خۆی یەکلای کاتەوە بۆ ئامانجەیە کە هەیەی ئیتر کەم بێ یان زۆر بێ و بەپێی ئەو پلانێکە هەیەی کاتەکانی خۆی ڕێکخا من بۆ نمونە لە هاوین دەسم پێ کرد ئەو کاتە زۆر ینی زەختێکی زۆرم نەخستە سەر خۆم تا بتوانم لە کاتی دەوام زیاتر تەرکیز بەمە وانەکانم لە سەرەتاوە من 2-3 دەرسم وەرگرت لە هاوینە و هەنێکیشی خۆم لە ماڵەوە خەریکی بووم و دوایەوەش لە کاتی قوتابخانە هەر 8 دەرسەکە الحەمدوللا توانیم تەرکیز بخەمە سەری و ڕۆژانە 4 بۆ 5 ساعات هەڵمەیە سعی بکەم بە ڕێخستنی پشوو هەموو شتێک تا بتوانم باڵانس ڕاگرم و طبعا دوایش کە ئیزن دراین ڕۆژانە 10 بۆ 11 ساعات ئەوەنە هەڵمەیە کاتەکانم ڕێ بخەم و سعیەکانم بکەم ڕاستەکەی خەو بۆ من زۆر گرنگ بوو بۆ هەر ئەبووە 8 ساعات بخەوم چکە ئەوە ینی ئیتر تا بتوانم معلوماتەکان خەزم کەم و بە شێوازێکی سەحی هەندێک هێڵە تا 3 و 4 بەیانی ناخەون دواتر
هەشتی بەیانی لە خەو هەڵەستم خەوێکی کەم ئەخەوێت ئەوە زیانی پێ ناگەێنێ ڕاستەکەی خەو ڕاستە لەوانێت تۆ خۆت بە خۆت بڵێ 8 ساعتە خەوم بەڵام کوالیتەکەی زۆر گرنگانی تۆ بزانی کێ ئەخەوی من زۆربەی کات نەمهێشتووە لە 10 شەو تێپەڕە لە 11 شەو تێپەڕە تا بتوانم بەیانیش کە هەستان بە حەویەتەوە سعی بکەم زۆر گرنگە 5 ئەو معدلم بووی ترە 4 6 ئاوایتر بەس ڕاحەتێکت بۆ کردوێکم بەڵێ نیۆڕانیش ینی خۆم تەبیعەتمەوە بنەمەتوانین زۆر بخەوم چکە 8 ساعتەکە ئەخەوتم بۆیە ئاوە 20 دقەیەک تا بتوانم ڕیستارت بمەوەها چۆن بڵێ دیسان دەست پێ بکەمەوە بۆ شازەوە ئەتەرنێت و سۆشال میدیاتە بوو ئینتەرنێتم بەکار ئەهێنا بەس بە پێی پێویست ینی بەعام ئەو ساڵە من بەس بە پێی پێویست بەکارم هێناوە و سۆشیال میدیاکانم هەبووە لە مۆبایلەکەمە بەڵام بەکارم هێناوە ینی بە پێویستم نەزانیوە بەس ئەو شتانەی کە پێویست بووە بەکارم هێناوە ڕۆژە چاوەڕێ ئەم نمرەیەتە کرد خۆت ڕاستەکەی من هەر هەوڵم بۆ ئەمە ئەیە بەڵامی تر دوایەوەی کە ئیمتحانی شێیت و هێشتا سەری وەڵامەکانم نەکردووە تۆزە دڵنیانیت بەڵام هەروەکو هەوڵدان هەوڵی ئەمەم ئەیە و بەڵێ چاوەڕێمە کرد الحەمدولله سەرکەوتوو کاک لاوەت تۆ چۆن کاتەکانت ڕێخست بوو لە من پێویستە پێشەکێ بێ لە هاوینەوانێ خوێندکار پێشی دەستکاپۆی 12 ئامانجە دانێ بۆ خۆی ئایا تۆ هەدەفت چییە ئەم ساڵ ئەتێ پلی چەند بەدەستبێنی نمرەکە و چەند بێ حەزت لە چ بەشێکە لە چ کولیە یعنی چەند شتێکە بە خۆدانی بۆ ئەوەی کە بزانی تۆ چۆن پلاندانی بزانی چی ئەەکەی بۆ ساڵەکەەوە من خۆم لە هاوینەوە دەستم پێ کرد تقریبا 4 دەرس دەست پێ کرد لەگەڵیەوە ئەوانەی کەشکە نەمگرتو یا مامۆستانە بیانی نەبوو خۆم ئەم کرد لە ماڵەوانێ هەوڵم لەگەڵەیە بەڵام لە کاتی هاینە تۆزێ چۆن بڵێ لەسەر خۆتر ئەم کرد زۆر خۆم هیلاک ناکرد چکە زانیم کاتی مەکتەبیش دوور و درێژە مەجالم زۆرتر ئەبێ کاتی ئیزنەکە و هەیە کاتی تاقیکردنەوە هەیە نابێت لە هاوینەوە یەکسەر زەختێکی زۆر بخەیتە سەر خۆ چکە توێنێتە بێ مێشکیش وەکو ئامری کۆمپیوتەری وایە دوای چەندێک یعنی کە زەختێکی زۆر خستە سەر لە کارەکەوێ ناتوانێت زیاتر وەرناگرێ معلومات چ وەرناگرێ کە دەستمان کرد بە کاتی مەکتەب لەگەڵ هەر دەستەکە ئەڕۆشتم ئیسفادێکی زۆرم لە هاوینەکە کردبوو یعنی مثلا چکە کاتی مەکتەب تۆ بتوانێت زەختێکی زۆر زیاتر لەسەرە بەتایبەتی کە نزیک تاقیکردنەوەی مانگانە کە بە زمانی خوێندکار تاقیکردنەوەی 20ەکەیە نزیکەوە بیتەوە دەرسەکان زۆرە وەنیە ئەبەس ئەی ڕۆژانە بکەیت و بەس ئەی تاقیکردنەوە بکەیت ئیسفادێکی زۆرم لە هاوینەکە کرد لە کاتی 20ەکە زەختێکی زۆرم نەچوە سەر لە چاوخۆیە زۆر گرنگە ئیسفادە لە هاوینەکە بکەیت بەڵام هەمان کاتا بێ کاتەکان وا ڕێکخێ کە کاتی ئیسراحەتیش هەبێ ناکرێت تۆ لە هاوینەکەوانێ زەختی وا بخەیە سەرخۆ کە کاتی ئیسراحەتە نەمێنێ کاتی شتیکە و نەمێنێ چکە ئەو کاتە زۆر هیلاکە بی نابێت تۆ کە دەسێک کرد بە مەکتەب وەتە لە مانگی 9 لە مانگیدا نابێت تۆ هیلاک بوو بی پێویستە گڕوتینێکە هەبێ کاتەکانی پشوت چۆن بەسەر ئەبرد ئەتەرنێت و سۆشیال میدیا و مۆبایل و ئەمانە بەکارهێنا لە هاوینە بەکارمەهێنا کاتی مەکتەب لە ئەوڵەکە وردە خۆم لێ چۆن بڵێ خۆم لێ دوور خستەوانێت چونکە کات زۆر ئەبا سەراحەتەن ئەم ساڵیش زۆر گرنگە ناکرێت بە هێڵی مێشکە بەشتیکەوە مەشغوڵ شتی لاوە چۆن مەشغوڵ بێ و یەک نەسحەتێکم هەیە بۆ هەمووی خوێندکاران دڵنیا بن یعنی کە سۆشیال میدیاش ئەم ساڵە لای بەریدیا بیسەریتەوە دڵنیا بە هیچ لە کیز ناچێت نەتیجەیەشی باشە هەبووی تر دوایەوە کاتی هەموو شتێکە ئەبێ نەتیجەکە بای هەر هەموویەتی زۆر توش تەوەقوعی ئەم نەتیجەیەتە کرد لەخوا بەزیابێ خوێندنگی شەی جەبار و تەلەبەکانی شەی جەبار هەمیشە چاوەڕی باشترینیان لێکرێ لێرەوە حەزەکەم زۆر سوپاسی مامۆستاکانیش بکەم بەڕاستی زۆر یارمەتی دەرمان بوون زۆر پاڵنەرمان بوون هەمیشە ئەویان لا دروست کردبین کە ئێمە لە ئاستێکی زۆر بەرزین چاوەڕی باشترینمان لێکرێ لەخوا بەزیابێ توانیشمان سەربەرزیان بکەین دووبارە پیرۆ ساوێستکەنە تۆ چاوەڕێتە کرد ئەوە نمرانە بهێنن بەڵێ چونکە زۆر زیرەک بوون یعنی هەمویان یعنی دەرەجەکانیان لە مەکتەبە پێشەوەی بچنە تاقیکردنەوەی وزاری دەرەجەکانیان بەرز بوو تەسەور مەکرد بەڵام نەختێ ئەو تاقیکردنەوانە کە هەندێ مادە قورس بوو نەختێ ترسم هەبوو بەڵام ئەمزانی کە هەر دەرەجەیەدن کاروانەکەی شەی جەبار بەردەوامە چاوەڕێەوە بکەین کە نمرەی ئاوا بەز بێتەوە ئیشەڵڵا ینی خوێندکاری باشتان بەڵێ خوێندکاری باشمان هەیە خوێندکارەکانمان وەکو باسم کرد بەو شێوازن یعنی هەموو خوێندکاری زیرەکن و ئێمە نمرەی دەرچوونمان لە 170 یعنی وەکو مەکتەبەکانی تر نییە پەنجابێت ئەو خوێندکاری کە لە 70 کەمتری هەبێت ئێمە یعنی ئەبێ نەقڵ بێت لێم خوێندنگەیە ئێنێر بۆ خوێندنگای بەڵێ بە دەرچووە بە دەرچووی ئەینێرین بەڵام لای ئێمە بە دەرنەچوو هەژمارەکرێت سیستمی خوێندن لای ئێوە هیچ جیاوازێکی هەیە لە خوێندنگایەکی کە هیچ جیاوازی نییە بەڵام خوێندنمان ئینگلیزیە
تایبەتمەندیەک هەیە لێرە بۆ نمونە لە خوێندنگایەکی کەیان دەبێت ژمارەی خوێندکارەکانتان ئێوە کەمە بەڵێ خۆی لە هەموو دنیاە مەکتەبی متەمەیزینی پێ ئەڵێن لە هەموو دنیا ئەم جۆرە خوێندنگایانە هەیە سلێمانیش بێبەر نییە لێ خوێندنگەیەکی تریش هەیە لێرە هەر ناوی بەهرەدارانە ئەویش بە هەمان شێوە ئەو تەلەبەزیرەکانە یعنی خۆ ئێمە نایاڵین تەسیر کاتە سەر مەکتەبەکانی تر چونکە ئێمە تەنها 50 خوێندکار وەرەگرین ساڵانە 300 فۆرممان بۆیە تەلەبەی زیرەک بەڵام ئێمە تەنها 50 وەرەگرین لە مەکتەبە کۆیانەکەینەوانێ ئیتر یعنی ژینگەیەکی تایبەتە بۆ ئەو خوێندکارە زیرەکانە چونکە تۆ ڕێیان پێ کە یعنی باشتر بن بۆ هەموو خوێندکارێک کراوەیە بەڵێ بۆ هەموو بەڵێ بۆ خوێندنگە تایبەتەکانیش و بۆ خوێندنگە بڵێن حکومیەکانیش بۆ حکومیەکان چل خوێندکار وەرەگرین بۆ تایبەتەکانیش تەنها 10 خوێندکار وەرەگرین ئەمساڵ سیستەمەکە بەو شێوەیە بەڵێ بەڵێ لە پارەوە بەو شێوەیە مەرجەکانتان چی کەی فۆرم دابەشە کرد وەڵاهی چاوەڕێی وەزارەت ڕێمان پێبات چونکە جارێ بڵین ڕێی پێ ناوین بەڵام یعنی بڵین 50 خوێندکار وەرەگرین بەڵام فۆرم یعنی کراوەیە چەند کەزی دێت فۆرم مەرجەکان چین بۆ ئەوەی کە خوێندکارێک بێت ئەبێ خوێندکارەکانمان 5 و 6 ئیبتیدائینەوە 5 بێت بۆی داخڵی تاقیکردنەوە تێکڕای نمرەکانیان 95 بەڵێ بەڵێ 570 باش ستکەران سێری بیناکەم کردن ئەم بەیانێکە هاتم زۆر کەم و کوڕ زۆر ڕاقی و زۆر تایبەت و بینایەکی بەڵام پێویستی بە نۆژەنکردنەوە نییە بەرەوەڵا زۆریش ئەمە پاریش هەر یعنی هەندێ نۆژەنکردنەوەمان بۆ کردووە بەڵام زۆر پێویستی پێێتی چونکە مەکتەبەکە لە ساڵی 2001ەوە دامەزراوە زۆر یعنی نۆژەنکردنەوەی ئەوێ ینی بینای حانوتەکەمان و بەڵام ڕێکخراوی مناڵپارێز زۆر هاوکاریمانەکات لە پێدانی کارەبای 24 سەعاتی و شۆفاژمان هەیە گازمان بۆ دابینەکات و یعنی پاڵپشتمانە زۆر ئێستا بیناکە کە سێریەکەی بۆ ئەم هەموو خوێندکارە زیرەکەم هەموو خوێندکارە تایبەتەوانە هەست ناکەی بینایەکی تایبەتیش بێوانە نه هەر یعنی مەکتەبێکی ئەتیادیە بەڵام ئەو ڕێکاریانی کە تیا جێبەجێ ئەکرێت تایبەتە ئەگینا مەکتەبێکی ئەتیادیە هەروەکو بەڵێ وەکو مەکتەبەکانی تر ساڵانە بڕێ پارە وەرەگرین لە فرۆژگای هەین وەکو مەکتەبەکانی تر و بەو شێوەیە تر سەرفیەکەین بۆ شتێکی یعنی بەڵام نۆژەنکردنەوەیەکی تەواوی ئەوێت چۆن ئەم ئەنجامانە بەدەستێننەوە ساڵانە چ بابەتێک هەیە کە ئێستا بەخمە خوێندنگاکانی کا بە ئیداری خوێندنگاکانی کە مامۆستاکان پێیان بڵێن ئێمە ئەم شێوازەمان پێڕەو کردووە ئێوەش ئەتوان بە پێڕەوکردنی شێوازە بەڵێ مامۆستا زۆر گرنگە مامۆستا یعنی بۆ خوێندکار کە جددی بێت کە هەوڵی تەلەبەکان بعد کە یعنی هەوڵ با لەگەڵ تەلەبەکانیان کە زۆر باش بن هەر ئەوە نەبێت مامۆستاکە دەرسەکەی بڵێتەوە بڕواتە دەرەوە ئەبێ ئاستی ئەو تەلەبەیە بەرزکرێتەوانێ ینی من خۆم پێشتر مامۆستا بووم هەوڵم ماوە لەگەڵ خوێندکارە مەسەلەن بۆ ئەم خوێندنگەیە بڵین جیاوازە ئێرە هەمووی زیرەکە بەڵام مامۆستاش ئەبێ ئاستێکی لە ئاستێکی بەرزترات وانەکە بڵێتەوە لە بەرەوە مامۆستای ئێرە دایمە هیلاکترە لە مامۆستاکانی تر بەڵام بەعام مامۆستای خوێندنگەکانی تر ئەبێ ئاستی تەلەبە بەرز کاتەوانێ لە کۆرسێکەوە بۆ کۆرسێکی تر من ئێستا کۆمەڵی تەلەبەم لەبەر دەستە 20 خوێندکارە ئەبێ زیرەکی تایە متەوەسڵی تایە زیرەک ئاستی خوار متەوەسڵی تایە ئەبێ تو هەوڵ بێ لەگەڵیانە ئەبێ ئەوەی ئاستی مامناوەندە زیرەکی کەی ئەوەی زیرەکە زیرەکتری کەی ئەبێ بەڕای من مامۆستا زۆر گرنگە بۆ ئەو خاڵی کە باس کرد دەستگەڕێمەوە بۆ لات ڕۆزی هەندێک چاپێکەوتم بینیت بابەتێکی نوێ بوو بۆ من بەنیاز دی چیتە پزیشکی بەڵێ ڕاستەکەی ئەو قسەیە ینی نازەم لە چ کەناڵە کردبووم ئیتراوە ڕۆیشتبوو بەزەوە بوو من زیاتر مەبەستمەوە بوو لە ئیستاە خۆمێک لای نەکردبوویەوە لە ئێستاشە حەزم لە بەشە پزیشکەکان نییە بەڵێ حەزت لە پزیشکەکانە یان نا حەزم لی نییە لە ئێستا ئەمە زیاتر لە هەنێ مەجال کە
خۆم هەستەکەم خۆمی تیا دۆزمەوە زیاتر لەو بوارانە متابعەت بڕیارت داوە جارەیان نه جارێ بڕیارت ناوە بابەتێک هەموو جارێک کە سرنجڕاکێشە بەلای منەوە ڕۆزی لە زۆر خوێنکارە بینین کە لە ماڵێکی سادان لە ژیانێکی سادە لە توانی بڵێن ژیانێکی قورسیش ئەتوانن نمرەی گەورە و نمرەی زۆر باش بەدەست بێنن بەس ئەو هەموو کێشانە زاڵ ئەبن بەڵام ئەتوانن ئامانجێکی گەورە بەدەست بێنن بەڵام دواتر ون ئەبن نایان بینی بۆ یعنی ئێوە خەوتان نییە بن بەسەرکردا خەوتان نییە داهاتوی وڵاتە لە دەستی ئێوە بێت ڕاستەکەی بەڕای من پۆلی شەش تەنها ئەو نمرەیە نییە کە بەدەستێنی من پۆلی شەش زۆر شتی تریشی فێرکردم جا لەو منهەجانی کە خوێندم ڕاستەکەی بەڕای من بۆ نمونە هەر لە ڕێخستنی کاتەکان هەر لە ڕێخستنی خەوچکە تۆ بە خیبرە ئەم شتانە فێرەبی بۆیە ئەمە کرێ ببێتە سەرەتایەکی زۆر باش ئەسڵەن کە ئێمە بتوانین لە داهاتووە ئیشی گەورەتر بکەین ئینشاڵڵا وڵاتەکەمان بەرەو پێش بەرین بۆیە پۆلی شەش دەستپێکێکە و نەک ئیتر ئێمە کە یەکەم بووین بەڕاستی ئەمە ڕاستە سەرکەوتنە بەڵام سەرکەوتنێکە کە وامان لێ بکە زیاتر پێشکەین زیاتر هەنگاو بنین ئینشاڵڵا خەونت چییە تۆ خەونمەوەیە خۆم بدۆزمەوە لەو بوارەی کە حەزم لێ و بتوانم لەو بوارە خزمەت بە کۆمەڵگاکەم ئامانجێکە دیاری کردەوە بۆ خۆی بڵێ داهاتوە ئامانجە بەدەستێنم ئامانجی ئەوەی کە بتوانم خزمەت بە کۆمەڵگاکەم بگەێنم لەو مەجالە بەڵێ بەزڵام ئەگەر پرسیارەوە بکەی بمێ بم بەچی لەوە زۆر نەمتوانیەوە جارە داتنە ناوە بی بە سەرۆک کۆمار بی بە سەرۆک وەزیران وڵای ترەوە خوازانە بابەتێک بێت زانایەکی گەورە توێژینۆکی گەورەمان هەبێت لە ئاستی جیهانی نێودەوڵەتیا بێت ئەو بەرنامانە داناوە وڵای تر ئیشەڵڵا بزانین ئەجا بەرنامێکی وادانەناوە نیە تۆ برداسەبە کچی دکتۆر یەحیاشی وانە یەحیا ڕێشاوی ئەوش کەسایەتێکی گەورەیە لە کۆمەڵگامانەوە ڕۆڵێکی گەورەی هەیە بێگومان ینی پەروەردەی ماڵیش کاریگەری ئەبێوانە بەڵێ بێگومان زۆر من زۆر ئیسفادەم کردووە جیا لە ژینگەی خوێندنگاکەم کە الحەمدولیلا ژینگەیەکی زۆر باش بوو هەر لە هاوڕێکانم بۆ مامۆستاکانم بۆ ستافی ئیدارە ماڵە گەرەشکە تۆ چەنە لە قوتابخانەشی چەنە لە ناو دەرسای چەند لە قوتابخانەی ماڵۆش لەگەڵ تابن لە ڕووی دەرونیەوە زۆر پێویستە ئەوانیش پاڵپشت بن و توانی سێری ئەوان بکەیت و بڵێ منیش دەتوانم لەو مەجالی کە ئەمەوە سەرکەوتوو بم و ئەوانیش هەوڵی خوانیەوە منیش ئینشەڵڵا توانم بگەم بۆ ئامانجە لە ماڵەوە لە ناو خوێندنگاکەت خۆشەویستێکی مەرجداریان هەبوو بۆ تۆ ینی وتیان ڕۆزی ئەبێن نمرێ ئەوە نەبێنی تۆ زۆر خۆشەویستی لایەمە لەبەرەوەی نمرێ ئەوە ناهێنی یەکەم ئەبی ڕاستەکەی ئێمە هەمومان تەوەقوعی باشترینمان لێکرێنی من ئەوم زۆر ئەو جیاکاریم نەبینی کە لەگەڵ خۆما بکرێیان یەکێکی تر جیا بکرێتەوە ڕاستەکەی ئێمە هەمومان الحەمدولیلا ئاستێکی باشمان هەبوو بۆیە هەمومان پاڵپشتیەکرێن هەمومان پێمانەوترا کە ئێوە ئەتوانن ئەمە فشاری لەسەر دروست ناکردی فشارێکی وام لەسەر نەبوو چکەلەوەی کە خۆمە میزۆ ئامانجەم هەبێ ئەوان زیاتر پاڵپشتیانە کردم کەوان لێ کردم باوەڕم بە خۆم هەبێ باوەڕم بەو شتانە هەبێ کە ئەوان پێمەڵێن و بتوانم سیقەم هەبێ لەسەر ئەوە زۆر باشە سەرکەوتوبی کاکە لاوان تۆ خەونت چییە؟ خۆن حەزم لە کۆلێژی پزیشکیە ئامانجم ئەوەیە حەزەکەم بم بەیەکە لە باشترین پزیشکەکان کە لە کوردستانەوە بێ حەزەکەم هەنێ توێژینەوە هەنێ شت بکەم کە تا ئێستا نەکرابێت لە کوردستانە یارمەتی خەڵک زۆر بەم معنی ئەوە ئامانجی سەرەکی منە حەزەکەم شوێندەستم دیار بێت تەنها ئەمە بێ بە یەکەم هەنگاو لە ژیانمان کە بۆرە سەرکەوتنی زۆر زیاتر بڕۆم و هیوادارم کە شوێندەستم دیار بێ و خەڵک زیاتر بمان ناسێت و یارمەتی خەڵک زۆر بێت هەستت کردووە لە بۆشاییەکەی لە کۆمەڵگاکەمان ئێستا ئێوە بتانوێت سەرکردن ینی لە ناو چەندی خوێنکارە 7,000 خوێنکار وەبزانم کەناروانە بەشداری تاقیکردنەوەکاریان کرد ئەمساڵ کۆمەڵی خوێنکارمانە بوو توانیان یەکەم و دووهەم بن وانە سێ هەم بن ئێوە ئێستا سەرکردەی و خوێنکارانە بۆشاییەکەیە لە کۆمەلگا دیاریت کرد بێ بڵێ من لە داهاتوە هەوڵێم ئەو بۆشاییە لە کۆمەلگا پڕ بکەمەوە بێگومان هەموو کۆمەلگایەک مجموعەی شتی باش و مجموعەی شتی خراپی تایە لەخوا بەزەوە کۆمەلگای خۆشمان زۆر شتی باشی تایە و هەوڵین ئێمە ئینشەڵڵا ئەم نەوەی ئەم جیلانی هەوڵین شتی زۆر باشتریش بکەین کۆمەلگا زۆر زیاتر بەرەو پێش زۆر باشانە چین ینی بەنیازی چین حەزەکەین ئێستا لە ڕووی پزیشکیەوە خاوەزای پزیشکی زۆر بەتوانامان هەیە لە کوردستانە ئەین لە چاو وڵاتانی کەشە هەینەکەن پزیشکی زۆر بەتوانامان هەیە حەزەکەین ئێمە لەوانش بەتواناتر بین حەزەکەین هەنێ شت بکەین کە تا ئێستا نەکراوە لێرە حەزەکەین توێژینەوە هەنێ شت بدۆزینەوانێ کە تا ئێستا نەکرابێ لێرە
طموحی تۆ طموحی سیاسی و ئیداری ئەومانەیە یان لایەنە زانستیەکەیە؟ لایەنە زانستیەکە من زیاتر بەلای سیاستان چاوەڕێی کاکلاون بکەین زانست بێ بە زانستێکی گەورە زانایەکی گەورە سەر تاسەری جیهان توێژینەوەی گەورەمانە بێ ئینشەڵڵا بەتەمای کەسانی سەرکردەمان خۆتە ناوانە نین کە بتوانن ڕئیس وزەرا بن یا سەر و کۆمار بن ئەوانەشن کە توان کۆمەلگاکەمان ئاڕاستە بکەن بۆ شێوازی چاوەڕێوانە بکەین ڕۆزی و لاوەند ون نابن چوو نەزانکۆ ون نەبن شتی گەورە چاوەڕێکەین لێتان باش ستکەنەر چەند گرنگە ینی لە خوێندنگاکان تەنها ئێستا بەداخەوە خەریکە وەزارەتی پەروەردە وای لێ دێت کە تەنها فۆکس لەسەر و بابەتی خوێندن بێ منهەجەکە چەند تەواو کردووە نمرەی چەندی بەدەستێناوە خوێندکارەکانت ڕێژەی دەرچوونت چەندە زۆر لایەنە پەروەردەیەکە و پێگەیاندنی خود و تاک و کەس و پێگەیاندی کەسانی سەرکردەمان کەم نەبووەوە لە ناوناوەندەکانی خوێندن بەڵێ وە کێشەیە خۆشەویستی نیشتیمان کەم بۆتەوانێ یعنی ئەمە زۆر زۆر کێشەیە بەڕاستی یعنی ئەبێ گەنجە ئەو تەلەبانە پەروەردە زۆر زۆر گرنگە زۆر زۆر شتێکی سەرەکی و بنەڕەتیە کە خوێندکارەکان کە یەنە پەروەردەوە کە یەنە سیستمی مەکتەبەوانێ فێری خۆشەویستی نیشتیمانیان بکەین فێری ئینتیمابوونیان بکەین فێری ئەویان بکەین کە هەر گرنگ نییە تۆ کۆلێژی پزیشکی و دەرمانسازی و ئەندازیاری بێنیت نا شەر نییە ینی بچیتە کۆلێژێکەوە کە زۆر زۆر یعنی خۆتی تیا بدۆزیتەوە سەرکەوتوو بیتایە بتانی کۆمەڵێک کەس شتێکی باشی فێرکەی فێری خۆشەویستی بکەی فێری ڕێزی بکەی فێری بکەی کەسێکی بەرهەمهێن بێت بۆ وڵاتەکەی ئەوە زۆر هەڵتان ناوە لە خوێندنگاکەی خۆتان من زۆر هەوڵی لەگەڵا ئەدەم یعنی یعنی ئەو شتە زۆر زۆر فەرامۆش نەکردووە نه هەرگیز ئاماژەمان بە خاڵێکی کە ساڵی 2001 ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان لەگەڵ وەزارەتی پەروەردە ئەم خوێندنگایان دامەزاندووە بەڵام تا ئێستا شەر هاوکارتان و بەڵێ زۆریش هاوکارمان بەڵێ ئەو سەپۆرتانە و پشتگیر و پشتیوانیانە چین کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستان بۆ ئەم خوێندنگایەکە بەڵێ طبعا شتەکان زیاتر مادین و معنەویشن ئەو ڕێکاریانەی کە پێیان داوین تایبەتە بەم خوێندنگایە ڕێکاریەکان هی ڕێکخراوی منداڵپارێزە ئەم وەرگرتن و شێوازی پۆل و ئێمە پۆلەکانیشمان جیاوازە ینی تەلەبە خوێندکارەکان لە پۆلێکی تایبەتی خۆیانانین ئێمە مامۆستاکانمان ژووریان هەیە تەلەبەکان ئەچن بۆ لایەن ینی ئەمەش جیاوازی خوێندکارەکەم سریەکە چوانێکیە بێت چ بۆ بەڵێ ئەچێ بۆ ئەوێ یعنی ئەم تایبەتمەندیانە هەمووی ڕێکخراوی منداڵپارێز بێجگە لەوەش مادیەنیش زۆر پشتگیریمانەکەن کارەبایی کارەبا و ئینتەرنێت و سوتەمەنی و مانگانە قرتاسیە و هەندێ خواردن کە خواردنەوەمان بۆ دابینەکەن یعنی پشتگیرمان هەموو کات گەشتی زانستی توێژینەوە ئەم بابەتانەتان هەیە ئەم ساڵ دوو هینی ئیڤێنتی جوانمان کردبوو ئیڤێنتێکیان تایبەت بوو بە زمانەوانی ئەدەبی بوو یەکێکیشان زانستی بوو گەشتی زانستیمان هەیە سیمینارمان زۆرە سیمینارەکەین بۆ خوێندکارەکان دکتۆری بە ئەزمون و کەسی بە ئەزمون بانگەکەین سیمیناریان بۆ ئەەکەین زۆر شتی تریشم هەیە پلان بۆ ئەم خوێندنگەیە حەزەکەم زمانێکی زیادە بخوێنن لە پاڵ زمانی کوردی و عەربی و ئینگلیزیە حەزەکەم کۆمەڵێ دەورە و یعنی لەگەڵ هایسکوڵەکانی لەگەڵ بڵێن خوێندنگەکانی دەرەوەی وڵاتە کۆنتاکت بکەن ئیشم لەسەر ئەوە کردووە کە کۆنتاکت بکەن بۆی بیر و ڕاکان بگۆڕینەوانێ بۆ پێشخستنی مەکتەبەکە و پێشخستنی تاکەکان و یعنی ئەم پلانانەم هەیە ئینشەڵا بۆ ساڵی داهاتوو ویستم هەرەو پرسیارە بکەم پەروەردە بە بناغەی پێشخستنی کۆمەلگا دادەنرێت چون ئەو کارەتان کردووە کە بابەتەکانتان پراکتیزە بکەنە ناو کۆمەلگاکەیە بۆ نمونە خوێندکارەکانتان ڕاهێناوە کاری خۆبەخشی بکەن کاری ژینگە پارێزی بکەن هاوکاری خەڵکانی تر بکەن کە پێویستیان بۆ بابەتانە هەبێت بەڵێ بۆ یعنی لە ژینگە زۆر زۆر ئیشمان کردووە مەسەلەن
پار لە ڕۆژی ژینگە کۆمەڵێ دارمان ڕواندووە، کۆمەڵە سیمینارمان کردووە، لیژنەمان هەیە، چوینەتە دەرەوەی سلێمانی لەمانمان ڕواندووە، یعنی ئەم ئاکتیڤیتیانەشمان هەیە. سەرکەوتوو بن. پرسیاری ئەوم لێ کردی داهاتوو چیە پلانێکی زۆر ڕوون و باشت پێیان کە چاوەڕێەوە بین ئینشەڵا بۆ ساڵ داهاتووش من یعنی هینەکەم بڵین هەدەفەکەم ئەوەیە کە تەنها نمرەی بەرز نەهێنرێت، کەسایەتی بەهێز بێ، ئەو کەسێکی بەرهەمهێن بێ، نیشتیمانەکەی خۆش بوێ، بۆی یعنی تەواوکەر بن ئەم شتانە بێ بە کەسێکی تەواوی تر، یعنی هەر دەرەجەکە نەبێت. کۆتایە چ پامێکت هەیە بۆ خوێندنگەکانی تر بۆ دایک و باوکان بۆ خوێندکارە؟ ئینشەڵا هەمویان یعنی کە تەلەبەیەک ئەچێتە 12 بەس ئەوەندە یعنی ئسترێسی لەسەر کەم بێتەوانێ نەترسێت. ترس زۆر من خوێندکارم هەبووە زۆر باش بووە، زۆر زیرەک بۆ ترس دوای لێ کردووە، یعنی دەرەجەیەکی نەهێناوە. لەبەرەوە ترس نەمانی ترس و سترێس خاڵێکی زۆر گرنگە و ئەوەش کە دەرەجەی نەهێناوە کۆتایی ژیان نییە، ژیان لە بەردەم تا ساڵێکی تر کۆرسێکی تر ئینشەڵا هەر سەرەتای ڕێگاکە بێ. بابەتی زۆرتر ڕۆزی خانەوە پەیامتان چییە بە دیێنانی ئەم خەونانە قورسە؟ ڕاستەکەی ناکرێ بڵێم ئاسانە، بەڕاستی بربەست هەیە لە ڕێگاکەیە. من خۆم زۆر جار ئەکرێ بڵێم تووشی ناومێدی بووم، بەڵام ترەوەیە پێویستە قوتابی واز لە ئامانجەکەی نێنێ، چکە تۆ ساڵێکت هەیە، یعنی ئەتوانی ئەو کاتە تەرخام بکەی، ئەتوانی هەموو لەحزەیەکت بە فورسەیە بزانی تا بتوانی پێش بکەوی، و ئەگەر کۆنمرەکەی خۆشت بەدڵ نییە بەڕاستی ئەمە کۆتایی ڕێگاکەت نییە، و ئینشەڵا ئەمەل هەر هەیە توانی لە بواری ترایش بکەی، توانی ئەو بوارێکە خۆت بۆ نمرەیە توانی بڕۆیت کاری تیا بکەی، دڵنیام خێری تیا بۆ هەموو. کاکە لاون تۆ چ پەیامێکت هەیە دنیای سە بۆ بە دنیای تایبەتمەندی مەرجێت تەنها کۆلێژی پزیشکی هەبێت و توانی سەرکەوتوو بیت؟ بێگومان شەرت نییە هەر لە یەک کۆلێژ یا لە دوو کۆلێژ سەرکەوتن هەبێت، هەر شوێنێک بیت ئەتوانین خۆ بدۆزیتەوانێ، وە کۆمەلگا تەنیا بە پزیشک یا بە ئەندازیار یا مامۆستاوە تەنیا بۆوانوانێ نابێت، بە هەر هەمومانەوانەیە کۆمەلگا تەواو ئەکرێت و هەر یەکەمان ڕۆڵێکی جوانمان هەیە لە کۆمەلگەیە، واتە شەرت نییە بێگومان هەمووی هەوڵی بەرزترین و هەمیشە هەمووی هەوڵی باشترینە، بەڵام جاری وایە چەندێکیش هەوڵیت ئەوەی ئەتەوێت نایەتەدی، بەڵام کۆتایی ڕێگاکە نییە، هەنێ جار ئەو شتی نایەتەدی شتی زۆر باشتر بێ ئەوەیەت. لەبەرەوە هێوادارم هەموو کەسە هەوڵی خۆی بە، بەڵام جاری وایە کۆ ئامانجەش نادی شەرت نییە تۆ تربی ئەمەلبی لە ژیان، هەمیشە شتی باشتر هەمیشە توانی هەوڵی کەبی لە شوێنی کە لە کۆلێژی کە لە بەشێکە خۆ بدۆزیتەوە، چکە لە هەر شوێنێک بی تۆ توانی جێدەستی دار بێ لە کۆمەلگای و بی بەشێکی جوانی ئەم کۆمەلگایە. دەستان خۆش بێ و زۆر سوپاس جێگەی شانازین، سوپاستانێکی بۆ بەشداریکردنە بەنامەیە ڕۆمان، سپاس بۆ دێکە زۆر سپاس مامۆستا کەنار جەلال بەڕێوەبەری دواناوەندی شەیجەباری نمونەی و بەڕێز ڕۆزی یەحیا یەکەم لە ئامادەی زانستی لە ئاسیای عەرەبی کوردستان و کاک لاوەن جوتیار دووهەم لە ئاستی زانستی لە هەرێمی کوردستان. ئینشەڵا شەیجەبار ببینین بەرسر و بەرسر بێت، زۆر سپاس بەخێر بێت، ئێوەش ئینشەڵا ببینین کە سەرکردەیەکی گەورەی وڵاتە بن، چ بەزان نابێت چ بەوە بێت کە کۆمەلگاکەمان ئاڕاستە بکەن بە دیوی جوان. زۆر سپاستانەکەین. چنوت ئەگەڕێمەوە بۆ لای چۆن بەشێکی یەکێک بوو لە نمونەی خوێندنگا حکوومیەکان لە هەرێمی کوردستان، بێگومان نمونەی دیکەی جوانیشمان هەیە، چەندی خوێندنگای دیکەی جوانیشمان هەیە، بەڵام ئێمە ئەمڕۆ دەرفەتە بوو کە هاتینە شەیجەبار لە داهاتوودا ئینشەڵا هەوڵ دەدەین نمونەی جوانی خوێندنگا حکوومیەکان بخەینە ڕوو. بەڵێ دەست خۆش ڕێبین، سپاس بۆ میوانەکانت، سپاس بۆ تەواوی قسەکان. ئێمەش لێرەوە پیرۆزبایی لە ڕۆزی و لاوەند دەکەین، پیرۆزبایی لە خۆیان و لە خانەوادە و لە بەڕێوەبەر و لە مامۆستاکانیانەکەین لە کۆتاییدا سەرکەوتنی خوێندکارەکانیان بێگومان سەرکەوتنی ئەوانیشە، پیرۆزبایی لە تەواوی ئەو خوێندکارانە دەکەین کە نمرەی بەرزیان بەدەستێنان نەکات تەنها یەکەمەکان لەسەر ئاستی هەرێمی کوردستان، هەمیشە سەرکەوتوو بن خوێندکاران. بەڵێ خۆشەویستان، تەواوی بڕکۆ بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن و گەیشتینە کۆتایی پرۆگرام. کاتێکی خۆش بۆ گشت لە یەکتا، خواتان لەگەڵ.